زۆرینەی مامۆستایان هاوهاڕێزن لەگەڵمانە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی گەرمیان لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار گردبوونەوەیەکی بەرفراوانیان ئەنجامدا و لەو گردبوونەوەیەشدا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان دووپات کردەوە تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانیانەوە دێت. وڵای دیارە ئامانجی کۆبوونەوەی ئەم جارەمان و خۆپشاندانی ئەم جارەمان درێژە پێدەری 3 ساڵی ڕابردوومانەکەەوە ئەم حکوومەتە بێباکە لە دابینکردنی مافەکانمان دابینکردنی ئەو حەقەی کە خوا پێڕەوا بیناین بەڵام ئەمان لێمان داگیرەکەن. بەڕاستی ئێمە ئەمانەیە بڵێن بە دەسڵات و حکوومەتی عێراقیش کەوا بەسە ئیتر ئێمە ئەمە قوربانی سیاسیەکان نەبین، قوربانی پۆست و پلەپایی ئەم بەرپرسە نابەرپرسانە نەبین. وەک مامۆستایانی گەرمیان بەردەوامە بین لە بایکۆت و دیارە هەوڵێک هەیە بۆ ئەوەی لە ژێر فشاری حزبەکانەوە بایکۆت بشکێنرێ، بەڵام ئێمە لێرەوە پەیام دووپاتەکەینەوە کە بە هیچ شێوەیەک بایکۆت ناشکێنین و فشاری هیچ حزب و لایەنێکیش کار لە ناڕەزایەتی و بایکۆتکردنی ئەمە ناکات. وەک پاڵپشتیەک لە داواکاری ڕەواکانی مامۆستایان و فەرمانبەران ژمارەیەک لە مامۆستا و منداڵانی بەخشەی ساوایانی کەلاریش تێکەڵی ئاپۆڕای گردبوونەوەکە بوون. لای خۆی شێوە ئەندامێکی دەستەی مامۆستایانی ناڕازی گەرمیان ڕایگەیاند. مامۆستایان ناچنە ژێر بار و فشاری هیچ کەس و لایەنێک کە بیانەوێت لە ڕێی حیزبەوە بایکۆت بشکێنن و ئاماژەی بەوەش کرد هەڵبژاردننی داهاتوو دەبێتە وێستگەی تۆڵەسەندنەوە لەو حیزب و لایەنانەی کە 27 ساڵە بۆ ئەم میلەتە بوونەتە مایەی بێزاری و نەهامەتی. ڕاگەیاندنی دەستەی مامۆستایانی ناڕازی گەرمیان ئێمە وەک مامۆستایانی مافراو لە ماوەکانی ڕابردوودا لە پێناوی بەدیهێنانی خواستەکانمان ڕاگرتن و بایکۆتی دەوامی خوێندنمان بە مەدەنیترین شێوازی چالاکی زانیوە و هەموو هەوڵێکمان لە پێناوی دەستەبەرکردنی مافە سەرەتایەکانماندا بووە لێرەشەوە ڕای دەگەێنین. یەک، حکومەت ناتوانێت بە پێدانی چارەکە موچە هەر کات خۆی ئارەزووی لێبوو فشار بخاتە سەر مامۆستایان بۆ دەستپێکردنەوەی دەوام. دوو، هەر هەوڵێکی حزبی بۆ دەستپێکردنەوەی دەوام ڕەت دەکەینەوە و هەڵبژاردنەکانی داهاتوش دەکەینە وێزگەی تۆڵەکردنەوە لەو حزبانە. سێ، پێدانی موچەی تەواو و لابردنی سیستەمی بەناو پاشەکەوت. ماوەی 3 ساڵە مامۆستایان و فەرمانبەران لە بەرامبەر زەوتکردن و پێنەدانی مافەدارایە شایستەکانی خۆیان و شکاندنی شوکەی مامۆستایان لەلایەن حکوومەتی هەرێمەوە چەندین جار فشار و گردبوونەوە و خۆپیشاندانی مەدەنیانەیان ئەنجام داوە. بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی کردەی بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیانی نەگرتووەتە بەر. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.